چاو پیسی زۆرە چاک دەچکەن بە چاوە دووسێکە ڕەبی خوێنە بسم الله الرحمانی ئیشەڵڵا مەحفوظە بی لە چاوە پیسەکانێک برە هەناری وە یەکاری هەناری دنکە دنکە تۆنەکە یاڕێدارۆ هەوڵەشمەکەی بۆ ڕەنگە ئەوژنە لە من مەڕەنجە کوێنە فڵەکانی خەڵکە حەسەن دلایان عایشە خانم بۆ کاکە بەرزان و بۆ خێزانەکە بۆ سەرشین خانم بشین کاکە بەرز دلایان عایشە خانم بۆ سەرشین خانم بۆ کاکە بەرزان بشین مانە بەڕێزەکان بەزمێ قەڵایی هەیە خدمەتانەوە ئەچین كاكا اسماعيل فقد وشنا مشكلة مرة كاكا اسماعيل يرجع لحق لما هذه الله